سەرا مامۆستا جەلیل عەلی سکرتێری ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ میوانمانە دەربارەی ئەو خول و خێوەتگانی بۆ پەرپێدانی مامۆستایان و توانای مامۆستایان کراوەتەوە گفتوگۆی زیاترەکەین. مامۆستا جەلیل زۆر بەخێربێن. زۆر سوپاس زۆر سوپاس مامۆستا شانگیان. سەرکەوتوو بوون ئینشاءالله سەرکەوتنی کۆنگرێتان لێ یەکەین خوا گەورە بکاتە مای خێر بۆتان ئینشاءالله. زۆر سوپاسی بەڕێستانەکەین. کەمێک باسی ئەم خولەمان بۆ بکەین بەرنامەیەتان چۆن داڕشتووە چی لە خۆیەگرێوە بەست و ئامانجتان چییە لەکردنەوەی ئەم خول و خێوەتگانە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان بۆ ئەم دەرفەتە. هەڵبەتە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە 21/2023 کۆنگرەی هەشتەمی خۆی سازدا لە کۆنگرەدا ستافێکی نوێ هەڵبژێرا و پلانێکی استراتیژی کارکردنی دانا بۆ ئەم 4 ساڵی کارکردن. کۆمەڵێ بەڵێنی بە مامۆستایاندا کە خزمەتی زیاتری مامۆستایانکە. بۆ یەکار ئەم پشووی بەهارەی بە دەرفەت زانی چادرگەی پەرپێدانی تواناکانی لە سنوورە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ مامۆستایان کردەوە کە ڕێژەیەکی زۆری بەرچاوی مامۆستایان لە چادرگەدا بەشدار بوون. کۆمەڵێ بابەتی پەروەردەیی و زانستی زۆر بە سوودی ئەمڕۆی واقعی کوردستان و پێداویستی پەروەردەیی و پێداویستی مامۆستایان تایدا نمایش کرا بۆ مامۆستایان کە لە بابەتەکانی پەرپێدانی مرۆیی، ڕۆشنبیری گشتی، هەروەها پەرپێدانی پیشەیی مامۆستایان، مامۆستای پەیامدار، مامۆستای کاریگەر، هەروەها ئەو بابەتە زانستیانی کە پێویستە بۆ مامۆستایان پێشکەش بکرێ لەو چادرگانەدا پێشکەشی مامۆستایان کرا و جگە لەوانش کۆمەڵێک گفتوگۆی پەروەردەییانە لە نێوان مامۆستایان داکرا کارێکان لە پەروەردەیەکی جیاواز لە پسپۆڕێکی جیاوازەوە هاتبوون ئاڵۆگۆڕی ئەزمون کرا بۆ یەکتری ئەمانە هەمووی بۆ یەجێ خۆشحاڵی مامۆستایان و سوودی مامۆستایان. یاڕەبی دەستان خۆش بێ مامۆستا جەلیل. چادرگەکان یاخود چالاکیەکان چەند ڕۆژ بەردەوام بوون یاخود لە داهاتووشدا ئەگەر پلانتان هەبێت چەند ڕۆژین بەرنامەکانی ڕۆژانەی مامۆستایان چۆنە چۆن هەڵەدەن زۆرترین زانیاری بگێنن چەند کەس بەشدار بوو لەگەڵتان؟ بەڵێ هەڵبەتە پلانەکەوا بوو ئەم پشووەمان بە دەرفەت زانی لەبەروی ماوەکەی کەمە تەنها تا ئەسا 3 چادرگە فریاکەوتوین پێشکەشیکەن پلانمان هەیە لە ئایندەیە چادرگەی شش بەردەوام بێ. چادرگەی پەرپێدانی تواناکان سەرەتا لە ناوچەی دەڤەری ڕاپەڕین و پشدەر و ڕانیەوە دەستی پێکرد. ڕۆژی 12ی سێ یەکەم چادرگەمان لە ناوچەی ڕانیە بۆ مامۆستانی ئازیزی ئەو سنووری ڕانیە و سۆران پێشکەش کرد کە زیاتر لە 150 تا 200 مامۆستای دەڤەرەکە لە پسپۆڕی جیاواز بەشدار بوون. کۆمەڵێ بابەتی پەروەردەیی و زانستی پێشکەشی مامۆستایان کرا و لە هەمان کاتا کۆمەڵێ ناونیشان و کتێبی پەروەردەیی و زانستی تازە دەرچوو نمایش کرا بۆ مامۆستایان ناسێنرا بە مامۆستایان کە ئەمە شتێکی تازە بوو بەڕاستی مامۆستایان زۆران پێخۆش بوو وەکو کتێب پێشانگایەکی کتێبی بەو شێوەیە بکرێتەوە یان پێشکەشی مامۆستایان کرێ ئەو سەرچاو و ناونیشانە و تایتڵە پەروەردەیە تازانە کاتونەتە مەکتەبەکان و بازارەوە بە مامۆستایان بناسێنرێ ناوەڕۆکەکەی کەمێک تشکی خرێتە سەر ئەوە جگەی سوودی مامۆستایان بوو. یەکەم چادرگەمان لە ناوچەی ڕانیەوە دەستی پێکرد بە بەشداری ئەو ژمارە بەرچاوی مامۆستایان. پاشان چادرگەی دووەمان لە 4 سێی 2023 لە ناوچەی هەڵەبجە بۆ مامۆستایانی سنووری هەڵەبجە و شارەزور و گەرمیان پێشکەش کرا. ئەو ژمارەیەکی ئەجگار زۆری مامۆستایان تێیدا بەشدار بوون. بە هەمان شێوە چادرگەی پەرپێدانی تواناکان لە پێناو بنیادنانی زیاتری تواناکانی مامۆستایان، گرنگیدان زیاتر بەلایەنی پیشەیی مامۆستایان، بەهێزکردنی کارامەی مامۆستایان، توانادارکردنی مامۆستایان بۆ ئەوی لە ناوەندەکانی خوێندنە ڕۆڵی زیاتریان هەبێ، ئەکتیڤتر بن، ئەدای زیاتریان هەبێ. ئەمەش بۆ خۆی کاریگەری زیاتری هەبێ لەسەر ئاستی زانستی قوتابیان، لەسەر باشترکردنی کواڵێتی فێربوون لە ناوەندەکانی خوێندندا. ئەم چادرگانی ئێمە ئەو ڕۆڵەی بینیوە کە مامۆستایان توانادارکەن، ئاستی زانستی قوتابیان بەرز بێتەوە، ئەو قەیرانە پەروەردەیی ڕووی لە هەرێمی کوردستان کرێ ئەوەندەی بە ئێمە کرێت لای خۆمانە چارەسەریکەین. بۆیە لەو چادرگەیشدا کۆمەڵێ بابەت و کۆمەڵی گفتوگۆی پەروەردەیانە بەڕێوە چوون. چادرگەی سێمان دوێنێ بوو 18 سێی 2023 لە ناوچەی تەختەق شارۆچکەی تەختەق بۆ مامۆستایانی ئازیزی سنووری هەولێر و دەوروبەر و کۆیە و کەرکووک و چەمچەماڵ کە ژمارەیەکی ئەجگار زۆری مامۆستایان بەشدار بوون. زیاتر لە 200 مامۆستا لە ناوچە جیاوازەکانەوە بەشدار بوون بە پسپۆڕی و بە ئەزمموی جیاوازەوە بەشداری چادرگەکەیان کرد. لەم چادرگەیشدا کۆمەڵێ بابەتی پەروەردەیی و زانستی و گەشەی مرۆیی و ڕۆشنبیری گشتی پێشکەشی مامۆستایان کرا و مامۆستایان گفتوگۆیەکی پەروەردەییانیان کرد و کۆمەڵێک کتێبی بە هەمان شێوە کتێبی زانستی و کتێبی پەروەردەیی تازە نمایش کرا بۆ مامۆستایان. ناونیشان و تایتڵەکان ناسێنرا بە
بە مامۆسایان کە مامۆسان ئەتوانن بیخۆنەوە و سوودی لێوەرگرن بۆ پەرەپێدانی پیشەیی زیاتریان بۆ بەهێزکردنی توانان بۆ زیاتر ئەدای باشتریان تاکو بتوانن خزمەتێکی زیاتری پرۆسەی پەروەردە و فێربوون بکەین لە ناوەندەکانی خوێندن. مامۆستا لەو بەڕێزانی کە لە خێوەتەکانی ئێوە بەشدار بوون چۆن هەڵبژێراون یاخۆ لەسەر چ بنەمایەک بانگشتی مامۆسایانەتان کردو بە خولەکانتان؟ بەڵێ مەبەست مامۆستایانی بەشدار بۆ یان ئەو سمینارستانی ئەوانەی کە سمیناریان ئەوانەی کە بەشداریان کردووە ئەو مامۆستانن کە بەشێکی زۆربەی زۆریان ئەندامن لە ڕێکخراوی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ و یان دۆست و خۆشەویست و ناسیاون یان لەو قوتابخانەیە دەوامەکەن کە ناسیاوێک ئەندامێکی ئێمەیتایە یان هەر مامۆستایەک بێ کە حەزکا بەشداری لە خول و سیمینار و چادرگا بکە بتوانێت حەزکات پەرە بە تواناکانی خۆی بدا حەزکا ڕۆشنبیری پەروەردەیی زیاکە دەرفەتی هەبێ بەشداری ئەو جۆرە چالاکیانەکە ئێمە پێمانوتون و لە ڕێگەی ڕاگەاندنەوە یان لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە لە ناوەندەکانی خوێندن لە ناوچە جیاوازەکان پێیانوتراوە ئەوانش بە خۆشحاڵیەوە بەشداریان تێدا کرد. مامۆستاجەریان خاڵە گرنگە چکە زۆر جار کۆمەڵێک ڕێکخرا و با بڵێن لایانی حیزبی هەن تەنها بۆ کادێر و بۆ بابەتی زۆر شخصی خۆیان و وە کۆمەڵێک بابەتی ئەوەندەی ڕەنگە گرنگی بە لایانی بانگراوەندە سیاسەکەی خۆیان بدێ باز لە پەروەردەش نەکەن ئەمە زۆر گرنگە هەمە مامۆستایەک بۆی هەبووە بێت دووش زیاتر ئەوەندەی گرنگی بە پەروەردەی توانای مامۆستایان دراوە ڕەنگە سڵ هەر باسی سیاست نەکرابێ ئەمە زۆر گرنگە حەزەکەم وەڵا زیاتر لەسەر ئەمە سپاس بەڕاستیەوە خاڵێکی جەوهەریە لە لای ئێمە ئەوەندەی کار لەسەر ناوەڕۆکی بواری پەروەردەییەکەین ئەوە کار لەسەر لاانە لاوەکەکان ناکەین بەڕاستی ئێمە هەر ئەسڵم پێشمان ناخۆشە سیاست تەداخل لە پەروەردەیەکە یەکێ لە خاڵە هەرە لاوازەکانی کۆمەڵگەی ئێمە پەروەردەی ئێمە ناوەندەکانی خوێندنی ئێمە ئەوەیە کە حیزب و سیاست تەداخل لە پەروەردە و لە دامودەستگای دەوڵەتاکەن بۆ ڕێژە زۆرە چونکە ئەمە نیشانی شکستە ڕاستە سیاسی یان حیزبی دەسەڵاتدار ئەتوانێت تا ڕێژەیەکی محدود تا ئاسی وەزیریان ئەو پەڕی مدیر عام کەساتی سیاسی و نوێنەری سیاسی خۆی دانێ بەڵام لەوە خواترە بێ خەڵکی پیشەیی و میهێنی و خەڵکێکی پیشەیی دانرێ خەڵکێکی بەتوانە دانرێ و سیاست تەداخلی ناوەندەکانی خوێندن نەکەم ئێمە لەم چادرگانەدا ئەو کەسانەمان وتووە یان ئەو کەسانە بەشدار بوون کە مامۆستان و پیشەیان مامۆسایە نەمان پرسیوە باگراوندی سیاسی چییە چۆن ئایدۆلۆژی سیاسی چیە لەوانەیە کۆمەڵک مامۆسای زۆر بەشدار بن کە تێڕوانینی سیاسی و باگراوندی سیاسی جیاوازیان هەبێ بیرکردنەوەی جیاوازیان هەبێ لە ئێمەش زۆر بەلامانەوە ئاسایی و پێمانوتنەوە بۆ چادرگەکانی لەمە دواشمان بە هەمان شێواز بەردەوام بین ئەو مامۆستانێک کە باگراوندی سیاسیان جیاوازە ئەوانەی کە وەک ئێمە بیر ناکەنەوە ئەوانەی تەنها پیشیان مامۆسای ئەتوانن لە چالاکیەکانی ئێمەدا بەژار من تەنان ئەتوانن لە ڕێکخراوەکەی ئێمەشدا ئەندامن هەر مامۆستایە پیشەی مامۆستا بێ ڕازی بێ بە پەیڕە و پرۆگرامی ئێمە ئەتوانین لە ڕێکخراوەکەی ئێمە بەشدار بێ و ئێمە ئەتوانین خزمەتی بکەین ئەتوانین چالاکی هاوبەش بکەین ئاسایی بەلامەنەوەشتا زۆر باش مامۆستا جەلیل گرنگی ئەم جۆرە چالاکیانە لە چیا خۆی بینێتەوە بەتایبەت خۆی مامۆستا جیلێکی لەبەردەستایە و پەروەردەیەکە و فێری ئەکا چۆنە بیرتان لەوە کردوتەوە کە دووبارە ئێوە مامۆستا بێنەوە خولی بۆ بکەنەوە و پەر بە تواناکانی بدەن سپاس لە ڕاستیدا هەرێمی کوردستان ئێمە کە لە ناوەندەکانی خوێندنین لە ناو کۆمەڵگەداین لە قەیرانێکی پەروەردەی قورسدایە گەورەدایە پەروەردە بە ئامان گیراوە پەروەردە لەم هەرێمە ئێمەدا بە ئامان گیراوە ئەیانوێن لاواز کرێ ڕۆڵی پەروەردە نەهێڵڕێ لە یەشەوە بۆ خێزان ڕۆڵی خێزان نێرێ لە یەشەوە کۆمەڵگە کۆنتترۆل کرێ و دەستەمە کرێ و بێتوانە بکرێ لە ناو پەروەردەشا مامۆستا کاریگەرترین کارەکتەرە مامۆستا پایە و گرنگترین و بەهێزترین پایی پەروەردە مامۆستایە بەپێی سەرچاوە زانستی و توێژینەوەکان مامۆستا لە سا 60 بۆ 65 پرۆسەی پەروەردە و فێربوون لەسەر شانی مامۆسایە واتە بە تەنها مامۆسا ئەتوانێت لە سا 65 پرۆسەی فێربوون بەڕێوە ببات و مامۆساش وەکو کەسایەتی بە ئامانج گیراوە بۆ یەکە مامۆستایان پێویستیان بە خزمەتی زیاترن مامۆسایان سەرمەشقی پرۆسەی پەروەردە و فێربوونن پرۆسی زانستین بۆ یەکە پێویستیان بە خزمەتی زیاترە پێویستیان بە توانادارکردنە پێویستیان بەوەیەکە لە ڕووی پیشەیەوە توانادار بکرێن پەرە بە پیشەی خۆیان بدەن ڕۆڵیان زیاتر بێت لە ناوەندەکانی خوێندن شێوازی و میتۆدی نوێی وانەوتنەوەیان پێشکەش بکرێ ڕابیهێنن لەسەر ئەو شێوازانە هەروەها ئەو لایەنە زانستی و پەروەردەیە هاوچەرخانەی کە دێتە ناو مامۆستایان بەردەوام گفتوگۆی لەگەڵ لەسەر بکەن
ئەو ئەزمونانی کە هیانە بیگوازنەوە بۆ یەکتری بۆیە کە پێویستە گرنگی بە مامۆستا بدەین تا مامۆستا ڕۆڵی زیاتر بێت لە ناوەندەکانی خوێندن ئەویش کاریگەری هەبێت لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن توانای قوتابیان بەرز کاتەوە ئاستی زانستی قوتابیان بەرەو پێش بەرێ لە کۆتاییشدا پرۆسەی فێربوون کواڵێتی بەرز بێتەوە کە ئێستا پرۆسەی فێربوون کواڵێتی نزمە هەمومان لە ناو کۆمەڵگەیان لەم ئەپرسین لەوە پرسین ئەڵێ فڵان تەلەبەم فڵان مناڵ هاتوۆتە پۆلی 5 و 6 بنەڕەتی پۆلی حوتی بنەڕەتی خوێنەوە نووسی نازانێ یان لە ناو کۆمەڵگەدا بە شێوازی هەڵسو کەوت و ڕەفتارەکە کە شایستە نییە ئەمە زۆر لە لای ئێمە گرنگە ئێمە پێویستمان بەوەیە مامۆستایان سەرمەشق بن لەو ڕوانەوە بارەداریانەکەین توانادارەکەن کە پێشەنگێکی جوان بن بۆ کۆمەڵگە بۆ مناڵەکانمان لە ڕووی پەروەردەیەوە هەموو ئەو هەڵسو کەوت و ڕەوشت و ئاتەکێت و خوڕەوشتە جوانانەی کە لە کوردەواریادا پەسەندە لە کۆمەڵگەکەمانە پەسەندە پێویستە بۆ کۆمەڵگەیەکی هاوسەرێک پێویستە بۆ مرۆڤێکی پێگەیشت و پێویستە بۆ مرۆڤێکی سەردەم بیچێنێ لە قوتابەکانە بیچێنێت و گەشەی پێ بدات و ڕنگ بداتەوە پێویستمان بە مرۆڤ دۆستیە پێویستمان بە ژینگە پارێزیە پێویستمان بە هەستکردن بە بەرزژەوەندی گشتیە پێویستمان بە ئینتیمایە بۆ نیشتیمان ئینتیمایە بۆ نەتەوە ئینتیمایە بۆ ئاین ئینتیمایە بۆ ڕەمزەکانمان بەڕاستی ئەمانە کە ئێستا هەمووی کراوەتە ئامانسپان بوونە بە خێزانەوە پابەند بوونە بە کلتور و بەدابوونەریت و ڕەوشت و هەڵسکەوتە جوانەکانمانەوە کە ئەوانە بنەمایمانەوە ئێم کۆمەڵگەی ئێمن ئەم جیلەی ئێمە کە دەوڵەتێکی وامان نییە کە حکوومەتێکی موئەسساتی و دامەزراوی و هاوڵاتیمان نییە پێویستمان بە بەهێزکردنی ئەم پایانەی ڕاگررتنی کۆمەلگایە کە مامۆستا و کە نەوەی داهاتومان و کە خێزان و کە پەروەردێ مامۆستا جەلی زۆر گرنگە کاتێککە پرۆژەیەکەکری ئامانجەکە بە باشی پێکرێکێکیش لە گرنگترین ئەو شتانەی کە بۆی ئامانجەکە بە باشی پێکی لە خێوەتگەیە هەڵبژاردننی کەسانێکی زۆر کادیمی و زیرەکە بۆی بتوان قسە بۆ مامۆستایان بکەن چکە ڕەنگە قسەکردن بۆ ینی حرمەتەن ئەندازیار پزیشکان یان کۆمەڵێک لە برانجەکانی تر ئاسایی بێ بەڵام مامۆسایە کە خۆی هەم قسەکەرەوە ئەم پەروەردەکارە بێ کەسانی زۆر لێ هاتوو لە بەردەمیان قسە بکەنەوە چەندێک گرنگتان بۆیاوە کە لەم بارەیە کەسانێک بێنن قسە بۆ مامۆستایان بکەن بەڕاستی ئامانجەکەیان بپێکن دەستخۆش بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر گرنگە باست کردن و ڕوشاندێت هەڵبەتە مامۆستایان بۆ خۆیان بەردەوام سیمینارەکەن بەردەوام ئەبەخشن بەردەوام خەڵک پەروەرداکەن بەردەوام ئاستێکی معریفی بەهێزیان هەیە ئەزمونێکی ژیانی بەهێزیان هەیە بڕوانامەیان هەیە ئەمانە ئاسان نیە هەموو کەس ئاڕاستیان کە هەموو کەس تواناداریان کە هەموو کەس قسەیان بۆ بکە یان بەڕاستی جۆ لە هەموو کەس ناگرن بۆیە کە پێویستە ئەو کەسانەی ئەم جۆرە چالاکیانە بەڕێوە بن خێوەتگە و ئەم شێوازە چالاکیانە بۆ مامۆستایان بەڕێوە ئەبن زۆر ئیداری بن زۆر بە سەلیقە بن لە هەڵبژاردن و دەستنیشانکردنی ئەو کەسایەتانی کە کاریگەریان هەیە کە ئەتوانن سوود بە مامۆستایان بگەێنن یان مامۆستایان حوسڵی ئەوان هەیە جۆی لێ ڕاگرن بەڕاستی ئێمە کەسایەتی وامان هێناوە سیمیناری پێشکەش کردووە کە خۆی عادەتەن 45 دقیقە بۆ سەعاتێکە سیمیناریان چند دقیقە ئێمە سەعات و نیویە 90 دقیقەی ڕێک قسەی کردەوە بەبێ ئەوەی مامۆستاکان بێزار بن وەکو بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی کە کەسایەتیەکی ئەکادیمی و پەروەردەیی بەهێزە یەک لە هەموو سیمینارەکانمانە لە هەموو چادرگەکانمانە سیمیناری بەهێزی پێشکەش کرد وەکو بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد کە باگراوندێکی پەروەردەیی هەیە و بەخۆی لە ناوەندەکانی خوێندنە ڕۆڵ ئەبینێ و بڕوانامەی بەهێزی هەیە لەو بارەدا و مدەڕیبی ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیە و بەڕێز مامۆستا کامەران فەتاح و بەڕێز مامۆستا ئەمیر کۆیی ئەم کەسایەتە بەهێزانە هەمان لەو چادرگانی ئێمەدا سیمیناریان هەبوو بابەتی پەروەردەیی و زانستی بەهێزیان پێشکەش کرد کە بووە هۆی خۆشحاڵی مامۆستایان بووە هۆی بەرەو پێشچنی چادرگەکان و بەهێزکردنی چالاکەکان و توانادارکردنی باشی مامۆستایان زۆر باشە مامۆستا جەلیل لە ئێستەیە مامۆستایان خاوەنی کۆمەڵێک داواکارین ئاڕاستی حکوومەتیەکان یاخود بەلانی کەم ئاڕاستی وەزارەتی پەیوەندیدار وەزارەتی پەروەردە و فێرکردنیەکەن فترەی پێشوو بڕینی موچە و پاشەکەوتکردنی موچە بوو ئێستش ڕاوستاندنی پلە بەرزکردنەوەیە ئێوە وەکو ڕێکخراوێکی پەیوەندیدار بۆ چینە هەوڵەکانتان چی ئەبێت بۆ ئەوەی کە ئەم مافە بۆ مامۆستایان بگەڕێنەوە بەڵێ هەڵبەتە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ ڕێکخراوێکی پیشەیی پەروەردەیی مامۆستایانە کارەکات بۆ خزمەتی مامۆستایان بۆ بەهێزکردنی توانای ڕۆشنبیری و پیشەیی مامۆستایان ئەمە لایەکان و پاشان بەرگریکردن لە مافی مامۆستایان کەمە ڕووی دووەمی یان بواری دووەمی
ئەنجومەنی مامۆسانی پێشنگا ئێمە لەو ڕۆوە زۆر کارمان کردەوە پلانمان هەیە زۆر کاری تریشکەین بۆ خزمەتی مامۆسایان بەڕاستی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان لە ئاستی پێویستانین بەرامبەر مامۆستا و هەموو چین و توێژەکانی تری کۆمەلگا و هەموو سەکتەرە جیاوازەکانی تری کۆمەلگا ئەوە تا هەمومان ئەزانین چەند ساڵە پلە بەرزکردنەوەی مامۆسایان وەستاوە پاشەکەوتێکی زۆری مامۆسایانی فەرمانبەران لای حکوومەت و لای وەزارتی پەروەردە و وەزارتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستانە کە تا ئێساش گوێی خۆیان لێخەوانەوە لە ڕاستیدا و باسی ناکەن و نایدێنەوە بە مامۆسایان وە پلە بەرزکردنەوە وەستاوە هەیە مامۆسا هەیە فەرمانبەر هەیە دوو پلە بەرزکردنەوەی لای حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بەردەوام فشاری مەدەنیمان هەبووە لەسەر لایەنە پەیوەنددارەکان و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو مافانە بۆ مامۆسایان و فەرمانبەران بجێڕنەوە لەو پێناوشدا دەیان خۆپیشاندانی مەدەنیمان ساز کردو و بەشدار بووین تێدا و دەیان بەیان ناممان دەرکردووە دەیان جار سەردانی لایەنە پەیوەنددارەکان تاکو وەزارەت و ئەوانەشمان کردو و ئەم داواکاری مامۆسان و فەرمانبەرانەمان گەیاندوە بەلایانی پەیوەنددار دەیان بەیان ناممان دەرکردووە دەیان وەرکشۆپ و سیمینار و هاشتاگ لە سۆشیال میدیا ئەوانەمان بەڕێوە بردویان بەشدار بوون تێدا لە بەڕێوە بردنیا بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ئەم حکوومەتی ئێمە موئەسەساتی نییە حکوومەتێکی پەروەردەیی نییە حکوومەتێکی دامەزراوەیی نییە بەم شێوازە چالاکیە مەدەنیانە کەمتر دێتە ژێربار کەمتر کاریگەری لەکان کەمتر بەدەم مامۆستان و فەرمانبەرانەوە دێت کەمتر وەڵامی داواکارەکانیان ئەداتەوە بۆیە کە ئێمە پێویستمان بە هەماهەنگی زیاتری هەموو چین و توێژەکانە و مامۆستایان بە تایبەتی کە ئەمەش ینی نیگەرانیەکمان هەیە بەڕاستی لە مامۆستایان بە شێوازی گشتی زیاتر لە 130,000 بۆ 160,000 مامۆستای ناوەندەکانی خوێندن و زانکۆ هەیە کە ئەمانە هەمویان موسا خوراون موچیان بڕاوە بەرزکردنەوە و بەرزە موچیان وەستاوە مافیان بەدایان شێوەی تر پێشێل کراوە ئەم چالاکی و ڕاهێنانانی کە ئێمە بۆ مامۆسایانی ئەنجام بدەین ئەو ئەرکی حکوومەتی هەرێم و وەزارتی پەروەردەی ئەوانیان بەداخەوە وەکو پێویست پێشکەش ناکا و مافیان ناپارێزێ ئەمانە لە کاتی پێویستە نان بەدەنەوە مامۆسایان لە کاتی پێویستە وەکو پێویست بەو ڕێژەی کە پێویستە نەک خۆپیشاندانەکەی تۆ پێویستە لە سلێمانیا 20,000 مامۆسا بەشدار بێ بەڵام بەداخەوە 1000 بۆ 2000 مامۆسا لە باشترین حاڵەتە ئەگەر بەشدار بێت کە ئەمە جێگەی نیگەرانیە و فشارەکان لاوازەکەن کاتێک دەسەڵات سەیرەکان لە 160,000 مامۆسا چەند هەزار مامۆسایەکی کەم لەسەر شەقام ماوەتەوە ئەویش ڕۆژێ دوانە بۆیە بەدەم داواکارەکانەوە نایە بەو شێوازە دێک ئێستا هاتووە بۆیە کە پێویستە هەموو مامۆسایان و هەموو دایکان و باوکان و قوتابیان و چین و توێژەکانی تری کۆمەلگا پشتگیری مامۆستایان و فەرمانبەران و هەموو هاوڵاتیان کەن کاتێک کە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن کەسانێکەوە زوڵمان لێکرێ ستەمان لێکرێ مافیان پێشە لەکرێ پشتگیریان کەن و لە کاتی پێویستدا بەدەنگیانەوە بێن بە تایبەتی مامۆستا و لایەنی پەروەردە چونکە ئەمە پەیوەستە بە هەموو کارەکانی تری کۆمەلگەوە لەم بوارەدا چەرچڵ وتەیەکی بەهێزی هەیە ئەڵێت هەر کۆمەلگەیەک ئەگەر پەروەردەی بە پێوە بوو پەروەردەی نەڕووخا و نەکەوت هەموو سێکتەرەکانی تری کۆمەلگە بکەوێت پەروەردە ئەتوانێت گەشەی پێ بداتەوە ئەتوانێت دروستی بکاتەوە ئەتوانێت هەڵی سێنێتەوە بنیادی بنێتەوە بەڵام ئەگەر هەموو سێکتەرەکانی کۆمەلگە بە پێوە بێ لە گەشە سەردن نابێ پەروەردە بڕوخێ پەروەردە بکەوێ ئەو کۆمەلگەی شکستێنێ ئەو کۆمەلگەی ئەکەوێ ئەو کۆمەلگەیە لە ئاستی پێویستان نابێ بۆیە کە پێویستە هەمومان خەمی پەروەردە بخۆین هەمومان پشتگیری مامۆسایان کەین هەمومان لەو ئاسیا بووین کە چاوەڕوانیمان لێکرێ وەکو هاوڵاتیەکی سەردەمیانە وەکو هاوڵاتیەکی خەمخۆر بۆ وڵات و نیشتمانەکەمان زۆر باشە ماوەساجەری لەو بەشەی ئاخیر کە ماوەمانەمەوێ نازانم تەرکیزی دیمەنەکانم نەدایان مامۆسایانی خانم لە خێوەتگەکان هەبوونیان تەنها چالاکیەکانتان بۆ مامۆسایانی با بڵێن کاک و مام و خاڵەکان بەڵێ وەڵا مامۆستایانی خانم خوشکان مامۆستایانی ئافرەت بەشدار بوون لە خێوەتگەکانمانە بەڵام بەڕێژەی پیاوانە بەڕێژەی پیاوانە وەڵی ئەوە بەچەند هۆکارێکە گەڕێتەوە یەکێکان تا ئێستاش ئەو کولتورە ماوە لە کۆمەلگەی ئێمە ئافرەتان وەک پێویست بەشدارین لە کایە سیاسەکانە کایە ڕۆشنبیرەکانە کایە کۆمەڵایەتیەکانە مامۆستان وەک پێویست بەشدار نین وەک ئەمە یەک بڵین چی هەر چالاکێگە بینین خوشکان بە ڕێژەیەکی کەمتر زۆربەی جار بەشدارن لە پیاوان ئەمە خاڵەکان خاڵێکیان گەرتەوە بۆی ئافرەتان ئەرکێکی زیاتریان لەسەر شانە خوشکانمان ئەرکێکی زیاتریان لەسەر شانە پەروەردەکردنی مناڵ و بەڕێوەبردننی ماڵ و ئەمەش بۆ خۆی ئەرکە بەڕاستی لە هەمان کاتە کە پیشەی مامۆسایە خۆلەو لاشۆ ماڵ و مناڵ و ئەو ئەرکە کۆمەڵایەتی بەسەر شانەوەیە ناتوانێت مناڵەکەی بەجێ بێڵێ ئێمە دوێنێ لەگەڵمان بوو یان لەم سادرگانە لەگەڵمان بۆ مناڵی شیرە خۆرەی پێ بۆ بەڕاستی
مناڵیشی دەخۆری پێ بۆ شوێنێکی تایبەتی لە ژوورە بۆ داناوە زوو لە سادرگەکە لە سیمینارەکە هەڵەسا سەری لە مناڵەکەیە بزانە حاڵەتی ئاساییە چونکە زۆربەی هەندێک لە سادرگە و سیمینارەکان لە دەرەوە لە کەشە بەهارەکەدا مامۆسایانەکەن کە پابندێکی ئاواشیان هەیە وڵای ئەمە زۆر دەستخۆشییان لێکەین سپاسیانەکەین بەڕاستی ئەو هەڵوێست و ئەو بەشداریکردیانیان بەرز ئەنرخێنین کە بەو حاڵەتە کۆمەڵایەتیە تایبەت و خێزانە تایبەتیەوە توانی بەشداری ئەو سیمینارانەکە بەشداری لەو ساڵەکە پەرۆدایانەکە ئەمە جێگەی نرخاندنە وهانی هەموو خوشکان و مامۆسانی ئافرەتیش ئەدەین داوایان لێکەین ئەوانی ژۆک و براکانیان وەکو مامۆسانی پیا و بەشدار بن لە خۆپشاندانەکانە بەشدار بن لە چالاکیە پەروەردەی و ڕۆشنبیریەکانە بەشدار بن لەم خێوەتگە زۆرە چالاکانە چونکە بەڕاستی ئەوان هیچیان کەمتر نیە لە پیاوان و لە هەندێک ڕۆ زیاتریشان هەیە بەسەرمان زۆر باش مامۆستا ئەم چالەکیانە بەردەوام ببنیا خۆت قۆناغی ئایندی خزمەتەکانتان بە مامۆستا لە چیا خۆی بینێتەوە ئێمەکو ئەو بەڵێنانەی دامان لە کۆنگرەدا و بە مامۆستایانی خۆشەویست و ئەو پلانە استراتیجیەی دامان ناوە بۆ ئەم چەند ساڵەی کارکردنمان پشتیوان بەخوای گەورە پاشان هاوکاری مامۆستایانی بەڕێز ئەم جۆرە چالاکیانە و باشتریش لەمانە لە ئایندەدا بەرداوام بێ پلانمانەیە هەر دوای ڕەمەزان بەخێر بێت مانگی پیرۆزی ڕەمەزانیش چەند ڕۆژی داهات و بە خزمەتی ئەگەین ئینشاڵڵا خوای گەورە بمانگەینە پێی و لە دوا کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ شاری سلێمانی مامۆستایانی خۆشەویستی شاری سلێمانی و مامۆستایانی خۆشەویستی شاری دووەک بە هەمان شێوە چادرگەی پەرەپێدانی تواناکان بۆ ئەو مامۆستا ئازیزانش پێشکەشەکەین و چالاکی تریشمان زۆر ئەبێ بۆ مامۆستایان لە ئایندەدا ئینشاڵڵا زۆر باشە مامۆستا لە کۆتایە بابەتێک ترەیە وەکو مامۆسانی پێشنگ پێم خۆشە سەرنجی بەڕێستان بزانم گەرچی هەم نزیکە لە بابەتەکە و هەم ڕەنگە تۆزێکیش لادان بێ لە دوورکەوتنەوە بێ بابەتی مامۆستایانی وانەبێژ گرنگی پێدانێکی زیاترتان هەبێ وەکو ڕێکخراوی مامۆستایانی پێشنگ چونکە ڕەنگە مامۆستاکانی تر ڕۆژگارە کۆمەڵی خۆلیان بینی بێ کۆمەڵی دەوراتیان بینی بێ ئینجا بێتنە مامۆستا بەڵام لە کاتی دەستپێکردنی مامۆستایانی وانەبێژ هیچ جۆرێک لە خولێکیان نەبینی بێ ڕاستەوخۆ بە وانەبێژ دانراون وابزانم 20 ئەوەندە هزار مامۆستای وانەبێژیشمان هەیە وابێ ئیشی تریش بکەن مانون چه پاکێجێکی تایبەت وەکو مامۆستانی پێشەنگ هەتانە بۆ مامۆستانی وانەبێژ لە ڕاستیدا پرۆسی وانەبێژی یان مامۆستانی وانەبێژی ئێسایەکێکە لە کێشەکانی پەروەردە خۆی سیستەمی وانەبێژی بۆیە دانراوە کاتی خۆی من زیاتر لە 20 ساڵ مامۆستا بووم و 5-6 ساڵیشە سەرپەرشتیاری پەروەردەیم کۆنتاکتێک و بەریەکەوتنێکی زۆرم هەیە لەگەڵ وانەبێژان و قوتابخانەکان و ئەوانە بە حکمی پیشەکەمان سیستەمی وانەبێژی کاتی خۆی بۆیە دانراوە ئەگەر کلێنێک لە دروست بوو لە قوتابخانەیەکە مامۆستا ئیجازەیەکی کرد کێشەیەکی بۆ دروست بوو نەیتوانی هەفتەیە مانگێک کاتێک بەهۆی ئیجازەیەکەوە بێت بۆ قوتابخانەکەی مامۆسایەکی هاوڕێی یان لە دەوامەکەی تر یان لە قوتابخانەیەکی تر بێ ئەم کلێنە کەمە پڕکاتەوە قوتابەکان بێوانە نەبن و بێمامۆستا نەبن بۆ ماوەکی کەم ئەم کلێنە پڕکاتەوە بە وانەبێژی بەڵام ئەم سیستەمەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەویەکە بەشێکی زۆر لە قوتابخانەکانی کردۆ بە سیستەمی وانەبێژی و بە مامۆستای وانەبێژ بە تایبەتی قوتابخانەکانی دەرەوەی شارەکان دەرەوەی سنتەری شارەکان واتە قەزا و ناحەق و گوندەکان ئێستا زیاتر لە 30,000 مامۆستای وانەبێژ هەیە قوتابخانەمان هەیە بەڕێوەبەرەکەشیان وانەبێژە قوتابخانەمان هەیە دە مامۆستای لێ نۆیان وانەبێژە تەنها بەڕێوەبەرەکان مامۆستای میلاکە بۆیە کە ڕێژەیەکی بەرچاوی زۆری مامۆستایان ئێستا وانەبێژن ئەم مامۆستا وانەبێژانە کۆمەڵێک کێشە و مەشاکیلی زۆریان هەیە بەڕاستی ئەو موچە و پاداشتە مادی و دارایی کە حکوم پێیانەدا لە ئاست ئەو ماندووبوون و ناڕەحەتی ئەوانان نییە کە زۆربەی ئەدەن بە کرێسارە پاشان بەردەوام لە دڵە ڕاوکە و قەلەقیدان ئەگەر مامۆستایەکی میلاک بێتەوە بۆ قوتابخانەکان ئەوان یەکسەر ئەنێرنەوە بۆ ماڵەوە بۆیە کە ئەمە پێویستە حکوومەتی هەرێم بە زووترین کات چارەسەری ئەمە بکە ئەم مامۆستانە دا بمەزرێنەیان بەلایکەم بیان کا بەگرێ بەست ئێمە وەکو ڕێکخراو چیمان پێ بۆ مامۆستانە ئێمە هەمیشە پاڵپشتی ئەم مامۆستایانە بووین هەموو کات لەگەڵ داواکارەکان بووین بەپێی توانە سوودمانگەیان دۆپیان بەشداریان پێکەین لەم چادرگە و خولانی خۆمانە ئامادەشین بە هەر مامۆستایەکی وانەبێژ بەڕێژەیەکی هەرچەنە بێن ئێمە ئامادەین خولیان بۆ بکەینەوە خولی پەرەپێدانیان بۆ بکەینەوە خولی کارامەی و وانەوتنەوەیان بۆ بکەینەوە چۆنێتی پلاندانانی ڕۆژانە و مانگە ساڵانیان بۆ بکەینەوە میتۆد و شێوازی نوێی هاوسەرق ئەوەی کە پێویستە بۆ ئەوان بۆیان بکەینەوە لە خول و چادرگە و چالاکانی خۆمانە بەشداریان کەین و بەردەوام بەرگری لە مافەکانیان دەست خۆش بەمامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونی هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ خوازی زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ یەکەم دەرفەتتان ڕوخسان زۆر بەخێر بن مامۆستا جەلیل عەلی سکرتەری ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ بەڕێزتان